لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لەبێ خۆشحاڵمم ئێوارش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. وەک دەزانن ڕۆژانە ئامارەکانی توشبوون بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان زیاد دەکات. ئەمەش زیاتر دڵە ڕاوکەی دروست کردووە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان. کارمەندانی پزیشکی لایەنە پەیوەندیدارەکان بەوە ئامۆژگاریمان دەکەن خۆپارێزی تاگ بەردەوام بێ بۆەوەی بتوانن کۆنتترۆلی بارودۆخەکە بکەن بەوەی ئەو شوێنانی کە دیاری کراوە بۆ توشبوانی کۆرۆنا و وردە وردە پڕ دەبێ یاخود لە هەندێک شوێنیش پڕ بووە. ئەوان پیان وایە خۆپارێزی تاک سەرچاوی سەرەکیە بۆ ئەوەی کە خۆمان لە مەترسی توشبوون بە کۆرۆنا دوور بخەینەوە. لاتەوەر یەکەمە باز لە زیادبوونی مەترسیەکان دەکەین بە بەردەوامی. دکتۆر ڕەنج ئازاد پزیشکی سەرپەرشتیاری لە نەخۆشخانەی ئاسا هەر لە نەخۆشخانەی ئاساوە لەگەڵماندایە. دکتۆر ڕەنج ئێوارەت باش لەوە دەست پێ دەکەم بارودۆخی توشبوانی کۆرۆنا لە ناخۆشخانەی ئاسا لە لای ئێوە ئێستا چۆنە؟ ئێوارەتان باش. بارودۆخی توشبوان لە خەستەخانەکەی ئێمەیە وەکو با بڵێن ئەکرێ بەسەر چەند جۆرێک لە نەخۆشمان هەیە. ئێمە خۆی ئەم شتا ستانداردی عالەمیە جیاکردنەوەی نەخۆشەکان پۆڵێنکردنیان بەپێی هەموو ئەو داتایانی کە لە هەموو سنتەرە بەناوبانکانی جیهانەوانش شوێنی باڵی سنتەری لێکۆڵینەوەکانەوە بڵاو کراوەتەوانی لە سایە 80 بۆ 85 نەخۆشەکان کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن نیشانەکانیان سادە و مامناوەندە لە سایە 15 بۆ لە سایە 20 ئەمێنێتوانێت کە نیشانەکانیان قورسە و ڕەنگە لەو ژمارەیە پێویستیان بە ئامێری هەناسەدانی دەستکرد هەبێ. ئەم ئامارەت تقریبان لە لای خۆشمان بە هەمان شێوەیە. لای ئێمەش عەدەدێکی زۆر ئەتوانین بڵێن لە سایە 70 بۆ لە سایە 80 توشبووەکانمان یان با بڵێن نیشانەکانیان سادە و مامناوەندن و لە ئەو ژمارەی تر کە ماوەتەوانێت نیشانەکانیان قورسن. بەشێکی کەمیشیان بارودۆخیان ناجێژیرە. لە ئێستاە لە ناو خەستخانەی ئاسایە چەند نەخۆشێکمان هەیە کە بارودۆخیان ناجێژیرە و ئەو شتانی کە پێویستە لە ڕووی تەندروستی ئەوانێ ئێمە وەکو با بڵێن عیلاج و بەدواداچوونەوانەمان هەموو بۆ کردوون و بەردەوام چاودێریانەکەین. دکتۆر ڕەنج ئەگەر هەر لەسەر نەخۆشەکانی خۆتان ینی ئێوە وەکو نەخۆشخانەی ئاسا کار تایبەتە بە کۆرۆنا لە پارێزگای وەکو سلێمانیدا شوێنتان هەیە بۆ ئەوەی کە نەخۆشی نوێ وەربگرن یاخود نەخۆشخانەکانی ئێوەش پڕ بووە؟ بەڵێ لە نەخۆشخانەی ئاسا ئێستا توانای خەستخانەکەمان ئیتر با بڵێن ناتوانین نەخۆشی زیاتر وەربگرین بەڕاستی چکە پڕ بووە و بەردەوام نەخۆشی زیاتریش هەیە. ئێستا با بڵێن لە هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشەیەین بەڵام بەداخەوانە ژمارەی توشبوان لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە پارێزگای سلێمانی لە هەڵکشانەیە ڕۆژانە ئێمە ژمارەیەکی زۆر خەڵک ئەبینین کە نیشانەکانیان هەیە و سەردانی فریاکەوتنەکانەکەن. ئێمە زیاتر نەخۆشەکانمان لە فریاکەوتنی شۆڕشەوانێ بۆ ئەنێتێت لە ئێستا ژمارەکە لە هەڵکشانەیە بەڕاستی. بەڵێ دکتۆر ڕەنج ئەو چارەسەرانە چین کە ئێوە لە نەخۆشخانەی ئاسا یاخود بە شێوەیەکی گشتی لە خەستەخانەکان و نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان بە توشبوانی کۆرۆنا دەدرێت؟ بەڵێ خۆی چارەسەرێک نییە با بڵێن خۆی لە عالەمە ئەم شتە هەمووی یەک بابەتە چارەسەرێ نییە بڵێ 100% بێت کە تۆ بیایی بە نەخۆشێکی کۆرۆنا با بڵێن کە هەڵگری کۆرۆنا بێ و توشبوو بێ با بڵێن ڤایرۆسەکە بە تەواوەتی لە ناوبەرێ ئەو عیلاجانی کە هەیە پێشتر با بڵێن بۆ کۆمەڵی نەخۆشی تر بەکارهاتوون. ئێمەش لەسەر ئەو پرۆتۆکۆڵانی کە دەرچوون ینی بۆ نمونە لە ڕێکخراوی تەندروستی جیهانیوانێ کۆمەڵێک پرۆتۆکۆڵ دەرچووە گایدلاین هەیە ڕێبەری هەیە ئەو ڕێبەریانە بەکارێنینەوانێ لە هەنێ لە نەخۆشخانەکانی سینەوانێ ڕێبەری هەیە ئەوانە کە دەرچوون یعنی لەگەڵ بۆ حوساتەکان کە ئەکرێ و بڵاو کراوەتەوانێ ئێمە ئەو زیاتر پشتە بەستین بەو شتانە و عیلاجەکانمان ئەو عیلاجە هەمان ئەو عیلاجانەیە کە لەو شوێنانە بەکارهێنرێ دژە ڤایرۆس بەکارێنین دژە بەکتریا بەکارێنین کۆمەڵی عیلاجتر بەکارێنین بۆ ئەوەی کە هەنێ نیشانە هەیە لە نەخۆشەکە چارەسەری بکەین. کۆمەڵی عیلاج تریش هەیە بەڕاستی داوا کراوە ئیشەڵڵا ئەوانیشمان بەدەسەگات. بەڵێ دکتۆر ڕەنج ئەو ڕێژەیەی کە بۆ خێراییە زیادەکە بینیمان لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا کێروی توشبوون بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان وەکو خۆش ئاماژت پێدا لە سلێمانی زۆر بە خێرایی زیادی کردو. ئەم زیادبوونە لەگەڵ بابەتە زانستیەکەی خۆی کە ڤایرۆسی کۆرۆنا چۆن بڵاو دەبێتەوە بابەتێکی ئاساییە؟ ئەم سینناریۆی کە لە هەرێمی کوردستانە ڕوویاوە لە چەند وڵاتێکی تریشە هەبوو بەڕاستی با بڵێن سەرەتا نیشانەکان با بڵێن کەسانی توشبوو ژمارەیان کەم بووە و زیاتر با بڵێن هەڵگری ڤایرۆسەکە بوونیان نیشانەکانیان سادە بووە و ژمارەی و کەسانی کە بارودۆخیان ناجێگیر بووە یاخود جانیان لە دەزاوە کەم بووە. دوای فترەیەک با بڵێن
ڤایرۆسەکە بە شێوەیەکی تونتر گەڕاوەتەوانێ ناو کۆمەڵگا و ئەم وەکو وێستێکە لێرە ڕوو ئەیات بەڕاستی ژمارەی توشبووەکان لە هەڵکشانە و نیشانەکانیان تونترێکە و زۆربەی زۆریان یعنی ئەوانی کە داخڵمان کردوون نیشانەیان هەبوو ئەوە نەبووە با بڵێن بەرکەوتە بوو بێ هەمانە بەرکەوتە بەڵام زۆربەی زۆری نیشانەی هەبوو. بەڵێ لەگەڵ زیادبوونی توشبوونە ڕادەی مردن و چاکبوونەوە هەروەکو ستاندەرە جیهانیەکانی ژوایە لە هەرێمی کوردستاندا یاخود بەرزی و نزمی پێوە دیارەگەر ئێوە ئەژمارتان کردبێت. لە ئێستا زۆر زووە ینی قەراری ئەوە بین بەڕاستی بڵین ئەوەکو وڵاتانەیە یان زیاترە بەڵام بە شێوەیەکی گشتی لەگەڵ ڕێژوەی توشبووەکانە ڕۆژانە چەندێک داخڵ ئەکرێ و لەگەڵ ڕێژەی گیان لە دەزانەکانە تقریبا لەگەڵ ئەوانەی ستاندارە عالەمیەکانە یەکە گرێتەوانێ بەجارێ زۆر زوو ینی ناتوانین بە دقیقی بڵێن وەکو ئەوانە لەوانەیە زیاتر بێ لەوانەیە کەمتریش بێ بەڕاستی. بەڵێ ئێستا وەک دەبینین دکتۆر ڕەنج ئەم داتانە لە سلێمانیە زۆر بە خێرایی تەشەنە ئەسەنێت ترسەیە بگوازرێتەوە بۆ هەولێر و دهۆکیش بەو خێراییە لە هەرێمی کوردستانە زیاد بکات یاخود دەکرێت لای ئەوان لە هەولێر و لە سلێمانی بۆ ڕێژێ زیاد نەکات لە دهۆک. لە ئێستا با بڵێن ئێمە ناتوانین بڵین لەوێ وەکو سلێمانی نییە ئیتر هەر بەو شێوەیە ئامێنێتەوە ئەگونجێ لەوێش بەو شێوەیە ینی خراپ بڵاو ببێتەوانێ چونکە لەوێ جارێ زووە چونکە بیدایەتی ئەگەر بیتان بێ بیدایەتی ڤایرۆسەکە لە سلێمانی ینی یەکەم کەیس کە تەشخیصکرا لە سلێمانی بوو کەواتە زووتر لێرە دەرکەوتووە و ینی تۆزە چەند قۆناغی ئێمە لە پێش ئەوانەوەین هیوادارم بڵاو نەبێتوانێ و ژمارەی توژمان لە هیچ شوێنە زیانەکە بەڵام جارێ زووە بۆی قرار بین لەسەرەوەی کەوان ڕێژەکان ئاوامێنێتەوە یاخود زیاکە بەڵام سلێمانی خۆی ینی ڕێژەی توشبووەکەی زۆرترێکە لەبەرەوەی با بڵێن کۆمەڵێ فاکتەر هێوکار هەیە کە دەورە بینێ لەمەیە بەڵام ژمارەی با بڵێن ئەو کەسانی کە تەشخیص کران لە سلێمانی زووتر بوون لە چاو پارێزگاکانی ترە لەبەر ئەوە ئەو ڕێگەی ئەو ڕێچکەی کە گرتوێتی ڤایرۆسەکە لێرە دەرەنجامەکانی لە سلێمانی زووتر دەرەکەوێت لە شوێنەکانی تر لەبەرەوە جارە چاوەڕێکم زین لەوێش چۆنە بێت. بەڵێ دکتۆر ڕەنج ئێوە ئێستا کە لە ئەرکی پزیشکی خۆتان لەگەڵ هاوڕێکانتانە چ لە نەخۆشخانەی ئاسایە لە نەخۆشخانەکانی تر لە هەرێمی کوردستان بەڵام بە دیوەکەی دیکەدا لەناو سۆشیال میدیادا زۆر ئەم بابەتی کۆرۆنایە بەڕاست وەرناگیرێت لە کاتێکدامە پەتایەکی جیهانیە ئەوەی کە لە 24 ساعتی ڕابردوودا بینیمان یەک لەو کەسانی کە لە نەخۆشخانەی ئاسا بوو هەڵە نەبم چاوپێکەوتنی لەگەڵاکرا بوو زۆرترین قسەی پێوترا بوو دوایش ئەمڕۆ بینیمان گیانی لە دەستدا ینی سۆشیال میدیا بەم جۆرە ئەی هەوێ کار لەسەر و کاکە بڵێن کۆرۆنا ڕاز نییە ئێوە پەیامتان چییە؟ بەڵێ عفو یەکشت ئەو نەخۆشی کە گیانی لە دەستدا لە خەستخانەی ئاسان نەبوو لە خەستخانەی سەرسنار بوو بەڵام ڕاستە ینی خەڵک زۆر بە شێوەیەکی بڵێن ڕەتفعلێکی تریان هەبوو بەرامبەر بە قسەکانی ئەو نەخۆشە بەداخەوە کە گیانی ئسپار بەڵام یەک واقع هەیە ینی ئێمە با هەموو کەسی ئاگای لەمە بێ ئێمە وتمان لە سایە هەشتا نیشانەکانیان خەفیفە با بڵێن سادەیە احتیمالی هەیە بیگرێت و چاک بێتەوانێ بەڵام ئەم شتە لە سایە 50 ینی 50-50 ینی تۆ بۆ نمونە احتیمالی هەیە کەسێکی گەنج بیگرێت لە سایە 50 چانسی ئەوەی هەیە بۆ شێوەیە لەو لە سایە هەشتا بێ بیگرێت و نیشانەکانی سادە بێ و چاک بێتەوە لە سایە 50 چانسی ئەوەی هەیە کە لەو کەسانە بێ کە بە خراپی یگرێ یعنی با بڵێن نوعێکە لە قمارکردن بە حیاتی خۆمانەوە گەر هات و گوێی پێنین بەڕاستی و ئێمە لێرە مشکلی گەورەمان ئەوەیە کە و کەسانی کە گوێی پێنیان لەوانەیە ڤایرۆسەکە وەکو وەرگر ینی با بڵێن وەکو هەڵگر ڤایرۆسەکەی تیابێ ئەم کەسانە ئەسوڕێنەوانێ ئەبنە هۆی ئەوەی کە بیگوازنەوە بۆ کەسوکارەکانیان بۆ خزم و کەسیان بۆ ماڵ مناڵیان بۆ دەوروبەرەکەیان بەڕاستی ینی هیوادارم من تکا لە خەڵکەکەم بەڕاستی تکایان لێ یەکەم کە پابەندی ڕێنمایەکان بن ئەگەر خۆیان بە خەیاڵا نایە کە سوکاریان بە خەیاڵا بێ دایک و باوشیان بە خەیاڵا بێ ماڵ و مناڵیان بە خەیاڵا بێ چونکە وەکو ئێمە بە تەجروبە ئەیبینی لە ناو نەخۆشەکانە زۆر کەس هەبووە کە با بڵێن گوێی ناوەتە ڕێنمایە تەندروستیەکان زۆر کەس هەبووە ئەسڵان مۆزوعەکەی بەلاوە با بڵێن پێڕاز نەبووە بەداخەوە کە توش بووە یعنی ئێمە نامانێ بەڕاستی هیچ کەسێ توش ببێ حەز ناکەین هیچ کەسێ توش ببێ تکا لە خەڵکەکەم کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بێ بۆ قەرەباڵغی و شت یعنی دروست نەکەن نەچنە ناو قەرەباڵغیەوەی حەدی ئیمکان ماسک و دەستکێش بەکار بێنن بۆ کار و کەسابەت کە چوون یعنی بتوانن ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێکن لەبەر سەلامەتی ژیانی خۆیان ئێمە مەمنونیانە بین و هیوادارم ینی خەڵک زیاتر بەجددی ئەم مۆزوعە بگرێ و تێکەڵی
هیچ بابەتێکی سیاسی و اقتصادی و ئەمانە نەکرێت لەبەرەوەی ئەمە بابەتێکی تەندروستیە ڕاستە کاریگەری اقتصادی هەیە کۆمەڵی خەڵک لێکدانەوەی سیاسی بووەکەن بەڵام ئەوەی کە ئێمە بینین بەڕاستی بابەتەکەی ئەم جارە مەترسی زیاترە لەسەر خەڵک و ژمارەی توشبان لەوە زیاتر هەڵ نەکشێ با ژمارەی گیان لە دەزان لەوە زیاتر هەڵ نەکشێ هیوادارم کە خەڵک پابەندی ڕێنمایەکان بێ و تکایان لەکەین و مەمنونیشانە بین کە پابەندی ڕێنمایەکان بن. دکتۆر ڕەنج لە سوۆشیال میدیا ینی وەڵامت بە تەواوی نەدامەوە لە ناو سوۆشیال میدیا ڕخنەیەکی زۆرتان لێ دەگیرێت لە ڕاستی دروستی کۆرۆنا ینی ئێوە چۆن ئەتان هەوەیە کار لەسەر سوۆشیال میدیاکان ینی چی ئاگادارەکەنەوە کە حکوومەت بێ هەر لایەنێکی پەیوەندیدار بێ بەپی پارێزگاکان ئەوەی کە لە سوۆشیال میدیا دەوترێت لە سەران هەر بە فعلیە ڕاستە کۆرۆنا نییە یاخود ئێوە خۆتان بەکارێکەوە مەژغوڵ کردووە کە وەکو کوردەڵێ لە کۆتاییەکەیدا هیچ بەدەستەوە؟ وڵی خۆی ئەزانین چۆنە ئەم شتانە ینی هەموو شتێ بەڵگەیە خەستەخانەکان پڕن باشە و ئەو نەخۆشانش کە لە خەستخانە داخڵبوون ڕاستیەکە ئەبینین ئێستا زۆر کەسە بۆ قەناعەتی پێینە بۆ بەڵام ئێستا لە ژوورەوەیە بە ئێمە ئەڵێ وڵی ئێمەش ینی وامانەزانی ئەم شتە ڕاست نییە بەڵام خەستەخانەکان پڕە چەنە هزار کەناڵەکانی ڕاگەیاندن هاتوونەتە ناو خەستەخانەکانەوە تەسووری خەڵکیان کردووە خەڵک دانیشتووە ینی نەخۆشەکان دیارە ئەم بەشێکی زۆر لەو نەخۆشانە کە سوکاریان لە دەرەوەیە یعنی ناکرێ ئەمە هەر بڵێن ڕاز نییە ڕاز نییە لەبەر قەناعەتێکی شخصی خۆمان شتەکە بوونی هەیە و مەترسیدارە و مەترسی هەیە لەسەر ژیانی هەموو کەسێک و پێویستە پابەندی ڕێنمایەکان بن بەنسبەت ئەوەشەوە کە لە لە ڕووی قانونیەوە ئەتوانێت چی بکرێ ئەویان یعنی ئێمە وەکو پزیشک ناتوانین زەختێکی قانونی دروستکەین ئەو لانانی کە با بڵێن لە بەڕێوەبەرەتی تەندروستی سلێمانی و پارێزگاری سلێمانی ئەوان ئەتوان بەدەچوونی بۆ بکەن لە ڕێی چۆن بتوانن ینی بەرەنگاری ئەو کەسانە بنەوانێت کە لە ڕێی سوۆشیال میدیاوانەیە هەنێشت بڵاوەکەنەوانێ بۆ ئەوەی کە ڕاست با بڵێن ببنە هۆکارێ بۆ زیاتر تەشانەکردنی ئەم ڤایرۆسە. بەڵێ دکتۆر ڕەنجەوەی ئێوە دەیبینن لە گەڵ نەخۆشەکانتانە پێویست دەکات جارێکی دیکە هەرێمی کوردستان بخاتەوە ژێر کەرەنتینەیەکی سەرتاسەری؟ بەڵێ کارنتینەکردن بوعدی زۆری هەیە یعنی بێت چەند شتێکی لێشی بێتەوە بڵێن بۆ نمونە لایانی اقتصادی لایانی سایکۆلۆژی ئەو خەڵکە هەروە ئاسان نییە بەڕاستی قراری لەسەر بدرێ بەڵام لە ئێستاە ئەوەی کە ئێمە پێمان باشە وەکو پزیشک ئەوەیە کە خەڵک پابەندی ڕێنمایەکان بێ ینی بۆ نمونە تۆ چی بۆ سوپەرمارکێتی بۆ شوێنێ ماسکێ بکە دەستکێشێ بەستە ئەو شتانی کە کڕی حەدلمیکان بتوانە پاشی کەرەوە بیشۆ پێشەوەی بەکاری بێنی چەند ڕێنمایەکێ سادەیە خەڵک ئەتوانێت خۆی ینی ژیانی خۆی پێ پارێزێتە حەدێکی زۆر بەڵام ئەوەی کە با بڵێن کە خەڵک ئەگەر پابەند نەبێ بەم ڕێنمایانەوانەی گیانی خۆی خاتە مەترسیەوانێ. دکتۆر ڕەنج زۆر ئەڵێ خۆپارێزی و پابەندبوون بە ڕێنماییەکانەوە ئەگەر ورتر قسەی لەسەر بکەیت ئەنی ڕێنمایەکان چییە؟ هەر دوورە پەرێزیە یاخود ماسک و دەستکێش و پاکەرەوە ئەمانە خەڵک هاوڵاتیان چۆن بەکاریان بێنن؟ بەڵێ ئێستا پلەی گەرما لە بڵێن پلەی گەرما بەرزە با بڵێن لە دەرەوانێ ڤایرۆسەکە لەسەر شتەکانی دەرەوە زۆر نامێنێتەوە کێشەی گەورە لە شوێ لە ناو شوێنە داخراوەکانەیە بۆ نمونە تۆ چتە سوپەرمارکێتێ لە ناو هۆڵێکە لە شوێنێکە لە ماڵانە لەوێ پلەی گەرما بۆ شێوەی دەرەوە بەرز نییە لەبەرەوە ڤایرۆسەکە ئامێنێتەوە لە هەوایە و کۆنتاکت لە شوێنی داخراوە نزیک ئەو ڤایرۆسە لە هەوای ژوورەکە ئامێنێتەوە چەند شتێ هەیە زۆر گرنگە یەکێمانەوەیە کە خەڵک با بڵێن زۆر نزیکی یەک نەکەونەوە لە کاتی قسەکردنا بۆ ئەوەی کە لە کاتی پژمین و کۆکە پریشکیان بەرنەکەوێت دووهەمیان ماسک هەر ماسکێکی احتیاطی ئەوەی کە من کە ئێستا بەکارم هێناوە یان هەست جۆرێکی تر بێ لەگەڵ دەستکێشە ئەمانە بەکاربێنن و ئەو شتانی کە ئیکڕن بتوانن ینی بۆ نمونە ئەوەی کە ئەشۆرێتەوە ئەوەی توانی پاشی کەیت بە ئەو بیشوی بیشۆنەوانە پێشەوەی بەکاری بێنن ینی ئەوەی کە بابەتی میوە و بەقاڵی و هەنێشتی تر هەیە کە تۆ ڕۆژانە خەڵەکەمی بەکارێنێ جوان بیشۆنەوانێ و لە کاتی چوون بۆ شتکڕینە عینە شت دەستکێش بەکاربێنن هەتاکو ئەتوانن تەجەموعات نەکەن بە هیچ شێوەیە ئەی سەردانکردن و میوانیکردن و سەردانی نەخۆش و تەعزیێ و ئەم شتانە ڕابگرن چونکە لەبەرەوەی هیچ شوێنە سیقەی نییە بەڕاستی زۆربەی شوێنەکان نەخۆی باڵێن ڤایرۆسی کۆرۆناگەی تایە بە شێوەیەک تایەتی کە ئەو کەسە لەوانەیە هەی بێت و دەوروبەرەکەی پێی نەزانێت ئەوە گەورەترین کێشەی ئەم ڤایرۆسە ئەوەیە کە کۆمەڵە کەس هەیە هەڵگرە و نیشانەی نییە و ئەو کەسانە بنەهۆی گواستنەوەی بۆ کۆمەڵی کەسی تر ئەو کەسانی تر کە وەریەگرن لەمەوانێ ئەوان نیشانیان تیا دەرەکەوێت ڕەنگە لێشێک لەوانە بارودۆخی زۆر خراپ دەرچێت ینی کەس ناتوانێت بەڕاستی
تەوەقوعی ئەو کە کێ بە خراپی کە ئیگرێ و کێ بە باشی ئیگرێ بە پێوەی کە ئێمە بینین داتاکان یعنی ئەگۆڕێت. بڵێ دکتۆر ڕەنج بابەتی خواردن چۆن مامەڵی لەگەڵا دەکرێت ئەنی خەڵکانێکی زۆر بە بۆنی ئیشەکانیانەوە لە دەرەوەن هاوشەوەی ئێستای من و تۆ ئەنی چ خواردنێک بخۆن ینی خواردن بخۆن لە دەرەوە یاخود نەیخۆن لە کاتی خۆپارێزیە ئەو خواردنانی کە لە دەرەوە هەیە لە چێشخانە و ڕێستۆرانتە و کافیەکان مەترسیان لەسەر نییە بۆ توژبوون بە کۆرانە؟ باشیدی ئەوە ینی خۆی ئەو شوێنانە قەرەباڵغێکی زۆری لەسەر دروستە بێت چون بۆ شوێنانە خۆی هەر خۆی بخۆی مەترسیە زیاترەکە بتوانن ینی ئەو شتێ بەری لەگە خۆتا لە دەرەوانێ بیخۆی بەڕات ئەوە عنیان هەنێشت هەیە تۆ لە مارکێتێکا توانی بیکڕی لە ناو زەرفە یان لە ناو قوتووە ئەوە باشترێکە لە ئێستاە یان هەنێ خواردن ئەگەر گەرم بێ بە گەرمی ینی پلەی گەرمەکەی بەرز بێ بە کوڵاوی بیخۆی باشترێکە بەڵام ئەوی تری سیقەی لەسەر نییە ینی ناڵێن هەمووی کۆ ڤایرۆسی پێوەیە بەڵام سیقەی لەسەر نییە تۆ نازانی لەوانەیە ڕەنگە بچیتە چێشخانەیەکەوانەیە خواردن بخۆی لەوێ توش ببی بەڕاستی. بەڵێ دکتۆر ڕەنج پابەند نەبوون چ دەرەنجامێکی ئەبێت؟ ئەمە قسەمان زیاتر لەسەر پابەندبوون کردووە کە هاوڵاتیان پابەند بن بە ڕێنمایی تەندروستیەوە بە دیوەکەی تریا چ دەرەنجامێکی بێگەر پابەند نەبی؟ بەڵێ خۆی بەشێکی دەرەنجامەکان ئێستا دەرکەوتووە ئێستا بۆ نمونە ژمارەی توشبووان لە هەڵکشانایە و زۆر خێراش زیاد ئەکا ینی زۆربەی زۆری ئەو نەخۆشخانانی کە تەرخان کراون بۆ ئەم بوارە ئەوە ئیتر لە پڕبوونە ئیتر توانای خەستەخانەکان ئێستا لەم حەدا و ینی لەم حەدا خەیەکی تر تاو توانە نامێنێ تەنانەت دەگە شوێنی زیاتریش بکرێتەوانێ هەر ئیتر بەرەوە ژمارە توشبووان لە هەڵکشانە ینی دەرەنجامەکان ئەوەیە کە ژمارە توشبووان ڕەنگە زۆر زیاتر بێ لەمە ئێستا زیاتریش دەرکەوێت تەمان کە تۆ ژمارەی توشبووانە زیاتر بوو ژمارەی گیان لە دەزانیشە زیاگەکە چکە ئەمە شتێکی ڕێژەیە هەتاوەکو توشبوون زۆر بێ احتیمالی هەیە ژمارەیەک لەو توشبووانە گیان لە دەستبن و کاتە با بڵێن ڕێژەی گیان لە دەستانیش بەرزە بێتەوە لەبەرەوە ئەگەر هاتوو بەم بارودۆخی ئێستا بڕۆین بەم شێوەیە بڕۆین ڕەنگە دەرەنجامێکی زۆر خراپی هەبێ و ژمارەی توشبووان زۆر بەرزتر بێ لەمە ئێستا و زیاتریش ئەبێت و گیان لە دەزانیش زیاترە بێت هیوادارم نەگاتە ئەو مەرحەلەیە خەڵک بە تەنگ تەندروستی خۆیەوە بێت چونکە بەڕاستی کە توش بووی یەکەم شت مەناعی خۆت و خۆت فریاتەکەوێت کەسیش نازانێ مەناعی خۆی چۆن بەتەواوەتی ئیشەکە بەتەواوەتی ئیش ناکە لەبەرەوە باشترین شت ئەوەیە خۆت بپارێزی با بڵێن بە شێوەیەکی بە نیشی عام قمار بە حیاتی خۆتەوە نەکەی بەڕاستی. دکتۆر ڕەنج ئازاد پزیشکی سەرپەرشتیاری لە نەخۆشخانەی ئاسا سواز کە لە تەوەری یەکەمی گەرما و گەرم لەگەڵماندا بوویت لە دوای ناوبڕێک تەوەری دوم دەست پێ دەکات لەگەڵماندا بمێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێ خۆشەویستان ئەمڕۆ مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ناوی ئەو حەوت کەسایەت یاخود ئەو حەوت وەزیرەی نارد بۆ ئەنجومەنی نوێنەران کە لە دانیشتنی پێشووی ئەنجومەنی نوێنەراندا پۆستەکانیان بە بەتاڵی مابوونەوە و بڕیارە بۆ ئەوەش ڕۆژی شەمە ئەنجومەنی نوێنەران کۆبێتەوە و دەنگ لە سەر ئەو حەوت کاندیدە بدات و کۆتایی بە تاواوکردنی کابینەی حکوومەتەکەی مستەفا کازمی بهێندێت و ئیتر لێرەوە دەستکراوەی و توانا و لێهاتووی حکوومەتەکەی دەردەکەوێت. بەڕێز حەسەن بارام وەکو چاودێری سیاسی لە ستۆدۆ لەگەڵمدایە بۆ شرۆڤەکردنی ئەم بابەتە بەخێر بێت بەڕێز حەسەن ڕۆژی شەمە متمانە دەدێ بە حەوت کەسایەتیە ئیتر ململانی پێکێنانی حکوومەت کۆتایی دێت و دەست لەناو دەست حکوومەت دەبرێ بەڕێوە لە عێراقدا؟ بەڵێ زۆر سپاس بە و دەرفەتە و هەر لێرەوە دەمەوێت سەرەتا هیوای ئاسوودەیی و بەختەوەری بۆ خەڵکی کوردستان بخوازین کە بە ئومێدەی لەم بەڵایی کە ڕووی لێکردوین تێپەڕێ و بە سەڵامەتی و بە کەمترین زیانەوە هەرێم پارێزراو بێ لەو پەتا و نەخۆشی کۆرۆنا. سەبارەت بە پرسیارەکە دیارە لە ئێستادا بە پێی ئەو واقعی کە لە عێراق هەیە ئەو واقع دابەش بووی کە لە نێوان نەتەوە و هێز و تایفە و مەزهەبەکانە هەیە پرۆسەی سیاسی بە قۆناغێکی قورسە ئەڕوا و هەمیشە پرۆسەیەکە کەمتر خۆی دەدا لە قاڵبی گفتوگۆی تەندروست و بەرژەوەندی گشتی بەڵکو هەمیشە بەرژەوەندی هێزگەل و مەزهەب و ئەم پێکاتە ئەو پێکاتە حزوری هەیە. ئەوجا پرسیارەکە ئەوەیە لە نێو ئەو دۆخە ناهەموارە چۆن بوو ئەم کابینەیە دەنجی هێنا و لە ڕۆژانی داهاتووشدا
ئەو بەشەی تریشی زۆر بە ئاسانی تێ ئەپەڕێ ئەمە هەندێک جار ڕەنگە وەکو سەحرێک ببێنرێ لە ڕاستیە عێراق ئێستا بە دۆخێکی ئالۆزاڕوا لە ئاستی ناوخۆ نخبەی سیاسی کە 15 ساڵ حکومڕانیان کردووە ئەم نخبەیە بەڕاستی لای خەڵکی عێراق و لای هاوڵاتیان بە تەواوەتی بێزراون و تا ئەندازەیەک بەشیان ناشرین بوو نەچکۆ هۆکاری ئەو دۆخە لە پاشە کشێ و گەندەڵی و تێکچوونی دۆخی ئەمنی ئاشتی کۆمەڵایەتی و پاشە کشەکردن لە بواری ئابووری و دارایی عێراقا و زیادبوونی مەسایلی گەندەڵی و بەهدەردانی سەروەت و سامانی خەڵک هەموو ئەمانە وای کردووە کە خەڵک تەواو بێئومێد بووە خاڵێکی تر کە وای کردووە ئەم سەرکەوتوو بێت ئەوەیە بەڕاستی عێراقیەکان ڕاپەڕین خۆتان دەزان لە ماغانی چەندین مای ڕابردووە کە من هەمیشە بە ڕاپەڕینێکی نەرم شوبهاندومە کە لە عێراقا وای کرد کە ئەمە کارتێک بوو بۆ هێزە سیاسی تاقی کراوەکان کە ئیتر ئێوە بە کەڵکی ئێمە نایەن و دەمانەوەی مۆدلێکی تر و نزمیی تر لە حکومڕانی لە وڵاتە بەرقەرار بێ ئەمە هۆکاریی تر بوو هۆکاریی تر ئەوەیە هاوچەشە ئەقلیمی و نێودوڵەتەکان ئێستا لەسەر مەدانی عێراق زۆر تۆخ بوونێتەوە و عێراقەکان کەوتونەتە بەردەم ئەوەی کە یان دەبێت واز لە هەندێک بەرژۆندی حیزبی کەسی بێنن بۆ لە پێناو عێراقەوەی پێی دەوترێ عێراق یانیش دەبێت عێراق لە دۆخێک بۆ دۆخیشتر ئالۆستر بڕوە سەر ڕای دۆخی ئەمنی سەر ڕای ناکۆکیانی نێوان هەرێم و بەغدا سەر ڕای ناکۆچی پێکاتەکان لەگەڵ یەکە و لە نێو خۆیاندا یعنی چەندین جۆر ململانەی قورسەیە لە نێوان پێکاتەکانە هەموو ئەمانە وای کرد کە عێراقیەکان ئەوەی عەرەبیاڵێ لە مفتەرەقە توڕق لە دووڕیانێکا بن بۆیە ئەو ڕێگایان هەڵبژارد هێزە سیاسەکان نەرمیان نوان بۆی کابینەکە تێپەڕن دەزانم ئەمڕۆ ناوی حەوت کاندیدی تری ئاراستەی پەرلەمان کردەوە بە نووسراوێکی ڕسمی ڕۆیشتووە دوان لەو کاندیدانە کوردن تەبان بە پێی زانیاریەکانی من ئەوان ڕێکەوتن کراوە یعنی لە دەرەوەی پەرلەمان ڕێکەوتن کراوە ئەجینا ئەم حەوت ناوە نەدەچوو بۆ پەرلەمان و بۆیە ڕۆژی شەمەی داهاتوو دەنگ لەسەر تەمان زۆر بابەتی تر هەیە لەو کۆبوونەوە بەڵامێکێک لەو تەوەرانە دەنگدانە لەسەر ئەم حەوت کاندیدا کە بۆ حەوت وەزارەتی بەتاڵ لە عێراقا بە پێی زانیاریەکان نازانم ئەگەر شتێکی پێشوەخت ڕووداوێ بێتە پێش ڕۆژی شەمە دەنگ ئەدرێ بەمەش کابینەکە دەنگی نێو دەست دەکات کەواتە کۆتایی بۆ ململانیە دیەکە لەسەر حکوومەت بوو ئیتر دەست لە ناودەست حکومڕانی لە عێراقدا چتە قۆناغێکی نوێەوە یاخود بە هەمان بیرکردنەوەی ڕابردوو ئەڕوات نامن پێم وانە کۆتایی پێبێ ئەمە تەنها شتێکی کاتیە قۆناغیشی جۆرێک لە قۆناغی انتقالیە و عێراق تووشی گرێچێرەیەک بووە گرێچێرەکە لە ڕێگای کازمیەوە دەکرێتەوە و تا ئەندازەیەک ئێستا خاو بۆتەوە بۆیە ئەوەی کە پێی دەڵێن ململانی تائیفی نەتەوەیی حیزبی لە ئاستە جیاجیەکانە پێم وایە جارێکی تر وەکو پەتای کۆرۆنا قۆناغی دووەمی دەست پێ ئەکاتەوە چونکە بەرژەوەندەکان قسە هاتە سەر بەرژەوەندەکان لە خوارەوە و ئەگەر وا بڕیاریشە بەڕێز کازمی بێوێ پرۆسەیەکی گشتگیری چاکسازی و گۆڕانکاری ڕیشەی لە عێراق ئەو کاتە تووشی بربەستەکانە بێ لەگەڵ بەرژەوەندی هێزگەلێکە کە بەرژەوەندی کەسی و حیزبی و تائیفیان هەیە حاڵەتی بەریەکەوتن ڕووەدا کە حاڵەتی بەریەکەوتن ڕوویدا ئەو جارە بە میکانزمێکی تر ئاستانگ و گوشار و کێشە بۆ بەڕێز کازمی دروستە بێت ئەوجا خۆشیان ئەم کارکتەرە کۆمەڵێک هۆکاری بەهێزەیە بۆ سەرکەوتنی لە بەرامبەردا کۆمەڵی هۆکاریشان ڕەنگە هەمیشە وەکو بربەستێک بمێننەوە لە بەردەمی کامانن ئەو هۆکارانی کانی خاڵی بەهێزی پیشانەیە مستەفا کازمی خاڵە بەهێزەکەیان دەرە خۆ زانم کابرایە ڕاستە کەسێک بووە لەناو حکومەتە و مؤسسەیەکی هەواڵگری گرنگ لە بەردەستی بووە بەڵام ئینتمای سیاسی و ئینتمای مەسەبی لایەن پیاوە زۆر کاڵ بووە و بە دیاریکراوەی سەر بە حیزبێکی سیاسی نەبووە بەڵام ئەم چێ هەیە جەماوەر تا ئێستاکە ینی باشترین بژاردەیە بۆ جەماوەری عێراق لەم دۆخە ئەمە خاڵێکی بەهێزە خاڵێکی لەمە بەهێزتر ئەوەیە کە ئێستاکە پشتیوانیەکی نێودەوڵەتی تا ڕادەیەک ئەقلیمیشی هەیە کە ئەمەش هاوکارێتی بۆ ئەوەی سەری بخا لە پرۆسەکە بەڵام لە بەرامبەردا کۆمەڵی هۆکاریشان ئاستەنگن دوجار پرسیارە ڕەنگە منیش و کەسی تریش نەتوانێت تا پێش ئەحداسەکان یەکێک لەوانە ئەوەیە
ململانەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران گەیشتۆتە ئاسێک لە عێراق بەڕاستی ینی هەرێکیان کار بۆ ئەکەن ئەوی تر ئاوت بک لە عێراق ئەمەش دیارە قورسە بە ئاسانی یەکلا نابێت و خاڵێکی تر اتفاقی استراتیژیە جارێکی تر ڕێکەوتنێکی استراتیژی لە نێوان ئەمریکا ڕێکەوتنێکی ئابووری سیاسی ئەمنی هەمە چەشن لە نێوان هەردوو حکومەتە کە ئێستا لە ڕۆژانی ئایندا ئەم پرۆسەیەش دەستی پێەکە ئەمەش بۆ خۆی جارێکی تر ئەمریکا دەوێتی لە ڕێگای ڕێکەوتنێکی استراتیژی و حزوری خۆی و ئامادەجی خۆی لە عێراق زیاتر جێگیر و زیاتر فراوان و زیاتر هەمەلایەنە بکات. خاڵێکی تر کە کۆسپە لە بەردەم ئەو هەڕەشەی داعشە یعنی دۆخی ئەمنی عێراقا بەڕاستی ئەوژی چێکە لەو کێشانەی کە دەبێ کازمی هەچەند ئێستا پرۆسی هەمە چەشتی لە ڕووی مەیدانی و دەست پێ کردووە. خاڵێکی تر مەسلەی میلیشیاکانی حەشدی شعبیە لە عێراقا چونکە ئەمانە ئێستا هێزگەلێکی چەکدارن خۆیان بەرنمەیان هەیە خۆیان پلانیان هەیە خۆیان ئاراستی بڕیاریان هەیە ئەمانە یەکێ لەو خاڵە گرنگانە ئەرکانی کە لە بەردەمی ئەمانە چۆن معالەجاکە یعنی چۆن ئەمانە لە دەسڵات و لە یاسا و لە جومگەکانی حکومت دوور دەخاتەوە ئەمەش بۆ چوونی من کارێکی قورسە و کاری ئایندی ئەمیش ململانی نێوان هێزەکانە کە ڕەنگە لە ئایندا ئەوە بڕە ئەوجا خاڵێکی تریشان کە بۆ ئەم کێشەیە سەبارەت بەوەیە کە هەڵبژاردننی پێشوەخت یعنی ئەگەر ئەم هەڵبژاردننی پێشوەخت ئەنجام بدا تەسەڵ ناکەم شتی ئەو تۆی پێ بکرێت لە ماوەی پێ6 مانجەکە یان ساڵێکە بتوانێت زۆر هەنگاوی جددی بنا ئەم بارەکەوتوی عێراقا هەمووی ڕاست بکاتەوە و ئەگەریش هەڵبژاردننی پێشوەخت بکرێ لەو فترەیە کە ململانەکان تۆختر ئەبنەوە لە نێوان هێزەکانە و لە نێوان ئاراستە جیاوازەکانە بۆ ئەوەی کێ بتوانێت زۆرترین پشتی هەبێ و دەنگ بێنێ و دەست وەرداتە موسساتەکانی دەوڵەتەوە بە تایبەتی کۆمیسیۆن ئەوانەوە بۆیە ئەمانە کۆمەڵی ئاستەنگە لەو ئاستەنگانە ینی خۆپیشاندانەکانی مانگی تشتینی یەکەمی ڕابردوو بەشێکی زۆری بۆ لایانی ئابووری بوو خزمەت گوزاریەکان هەلی کار ئەنی ئەم ئاستەنگان ئەمە نابێتە ئاستەنگ لە بەردەم کابینەی کازمیدا بێگومان دووشت ئێستاکە شەقامی عێراقی تا ئەندازەیەک هێور کردوێتەوە ینی بە کۆتایی پێ نهێناوە ئەو ناڕزایەتی کە هەیە لە شەقامی عێراقیە ئەو کاری یەکەمیان بابەتی ئەم پەتای کۆرۆنەوەوانە تەسیری لەسەر خۆی بوو کە خەڵک نایەتە شەقامەکان و ڕێگاوبانەکان داخراون هۆکاری دووەم خەڵک تا ئەندازەیەک ئومێدێکی بە ڕێزکازمی هەیە بۆ ئەوی بتوانێت داواکانیان جێبەجێکە بەڵام عێراقێک لە ئێستادا لە ڕووی دارایی و ئابووریەوە لە پاشەقشەیە وڵاتێکە کە تا ئێستا زۆر قەرزارە حکوومەتی عێراقی ڕەنگە هەندێک ئەمە بە هەند وەرنەگرێ چونکە عێراق سەرچاوی داهاتی عێراق بە پلەی یەکەم نەوتە کە نرخی نەوت دابەزێ ژیان و گوزەران و بودجەی لە عێراقا دەکەوێتە بەردەم هەڕەشە و مەترسیوە یان یەکێ لە کۆسپەکان ئەوەیە ئایا بەڕێزکازمی دەتوانێت داخوازی لانی کەمی داخوازی خۆپیشاندەران جێبەجێ بکە ئەمە هێشتا زووە ئێمە بەڵێ دەتوانێت یان ناتوانێت ئەمە بە هەمان شێوەش بۆ پەیوەندیەکانی نێوان بەڕێزکازمی و هەرێمی کوردستان هەر بە هەمان پێش هەرێمی کوردستان بەسەر شەقام دوو دەستەواژەت بەکارێن یەکەم وتیان شەقام هێورە دومیشان بامەژەت بۆدا کە شەقام پشگیری مستەفا کازمیەکان بە دیوەکەی ترا زۆربەی کە لە شەقامی عراقیەدا و لە لێکدانەوەکانە بۆ عراق بەتایبەت لەم قۆناغی ئێستادا دەوترێت شەقامی عراقی وەدەست مقتەدا سەدرەوەیە ڕادەی ڕازیبوونی مقتەدا سەدر لە سەرۆک وەزیران هەر کەس بێت پەیوەستە بە جوڵانی شەقامەوە پێ دوایە ئەمەیان خاڵی کۆتایی بێ لەسەر مستەفا کازمی بۆی کە شەقام بجوڵێ یان نەجوڵێ پێم وایە ئێرانەکە دەڵێ ئەوە گوزەشت ئەو سەردەمەی کە بەڕێز مقتەدا سەدر خاوەنی ئەو پێگەیە بوو یان هەر هێزێکی تری شیعە بەڕاستی جگە لە ئەندام و لایەنگرە نێزەکەکانی خۆیان وەکو شەقامی عێراقی ئێستاکە ئامادەجی ئەوەیان نییە جارێکی تر بکەونەوە ژێر ڕکێفی هێزگەلێکە خۆیان هۆکار مەسەن بۆ نمونە سەردەمانێک بوو بەڕێز مقتەدا وا خۆی پیشان دەدا کە ئەو زبان حاڵی خەڵکی عێراق و خەڵکی ستەم لێکرا و وەکو ئۆپۆسیۆن مامەڵەیە کرد بەڵام لە 2023 تا ئێستاکە مقتەدا سەدر بەشێکە لە حکومەت کابینە سەرچیەکان لە هەموو کابینەکانە ئەم پۆست و پلە و ئەوانەی هەبووە و بەشێک لە دەوروبەرەکانی مقتەدا گلاون بە گەندەڵی و بۆوانە و بۆیە بەڕاستی ئەوە ڕۆیشت یعنی جگە لە لایەنگرە دیاریکراوەکانی خۆیان شەقامی عێراقیون بەش بە حاڵی خۆم تەسەورم ناکرد شەقامی عێراقی لەژێر هەژمونی داڕۆخانی ئابووری و هەژمونی
تایفەگەرێتی و مەزهبی و هەژمونی حزب ئیسلامی شیعەگەرەکانی عێراقا گەیشت بێتە ئەو ئاستەی ئەو ڕاپەڕینەی کە لە چەند مانگی ڕابردووە کردیان پێیازم بەڕاستی ئەوە بای ئەوەتانێک کە ئینسان لێکۆڵینەوەی زیاتری لێ بکە و بە هەندیش وەری بگرێ بۆیە خۆپشاندەران بڕیاریان نەدا بچنەوە ماڵ لە ماڵن بەڵام بڕیاریان نەدا کۆتایی بەو ناڕزایەتی بێن بەڵام وەکو باسم کرد تۆزێک هێوربوونەتەوە یەک کۆکار نەخۆشیەکە دوو کە کازمی لە دەرەوەی نخبە سیاسەکە هاتووە و کۆمەڵی پەیامی پێ و کۆمەڵێ هەنگاوی ناوە کە تا ئەندازەیەک بۆ تەمایی دڵخۆشی بۆ خەڵکی عێراق ئەجینا لە مانگ و چەند مانگی داهاتووە ئەوەش یەکلا بێتەوە ئایا کازمی لە ئاستی داخوازی خەڵکی عێراقیانە لەو کاتا کە نەیتوانی هەندێک لەو داخوازە گرنگانەی کە پەیوەستە بە ژیان و گوزەران و پرۆسەی چاکسازی لە عێراق و هەندێک گۆڕانکاری ئەو کاتە من پێشببینی یەکەم جارێکی تر زۆر بەتونتر عێراقیەکان دێنەوە سەر شەقام و حکوومەت و ئەوەی کە پێڵێن عێراقی نوێ دەکەوێتە بەردەم ڕەشەی لەسەر پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم کابینە نوێدا چۆن هەڵی دەسەنگێنی بە تایبەت کە بینیمان لە کابینەی عادل عەبدولمەهدیدا لەو کاتێکە کاربەڕێکرد بوو هەرێمی کوردستان لەگەڵ لایانی حکوومەتی عراقی ئەو کاتەدا ڕێکەوتن نامەیەکیانی مزاکرد یاداشتێکی لە تێگەیشتنیان هەیە ئێستا دەبینی ناوبەنا وەفدی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکا ینی ئەو بابەتە دەڵامەیە کە ئێستا هەبوو ئەخەمڵێ لەم کابینەیەدا وە کۆتایی بە هەموو ئەم گرژیانە دێت خۆی دەبێت ئێمە تۆزێک بۆ وەڵامدانەوەی پرسیار تۆزێک بچینە دواوە خاڵی یەکەم ئەوەیە ئایا ئێمە دۆخی هەرێم لەگەڵ بەغداوا بووە تەنها هەڵەکان لە ئەستۆی حکوومەتی ناوەندا یان ئێمەش بەڕاستی دەبێت کورد خۆی بناسێ چێیە و ئیتارە چوارچەوە دستورەکەی خۆی بزانێ لە عێراقا چێ چکە ئێمە وڵاتێکی سەر بەخۆنیمان ئێمە هەرێمێکین بە پێی سیاقاتی دستوری پەیوەستین بە حکوومەتی ناوەندەوە و دەبێ بزانین چی ئەرکمان لەسرە و چی مافمانیشەیە بەڕاستی ئێمە لە دەرەوە ئێوە یعنی بەداخەوە نەزعەیەکەیە لە هەرێمی کوردستانە تا ئێستش ئەو نەزعەیە ماوە هەندێک هێز ڕێبەرایەتیەکەن هەرێمی کوردستانی گەیاندۆتە قۆناغێ تەنها یەک کارتی لەبەر دەستمانە نەماوە بۆ ئەوی بتوانین لەگەڵ بەغدا مامەڵەکەین بۆیە ئێستاکە پرۆسەیەکی تازەیە هەم ئەوی هێزانی کە دژایەتی کوردیانەکە لە ناو دەسڵات و جوگەکانی عێراقا تۆزێک چوونەتە دواوە و دووچاری شکست و پاشە کشەبوونە هەمیش هاتنی ئەم بەڕێز کازمی دەرفەتێکە بەو پێی کەسایەتیەکی نیشتمانی میانڕەوە کەسایەتیەکە تا ئەندازەیەک کرانەوە و دۆستایەتی لەگەڵ کووردا هەیە ناکرێت زۆر ئەو خۆشباوەڕیشە بین بەڵام ئەم خەسڵەتانەی هەیە پیاوە بۆ ئەوەی ئێمە بۆ ئایندە مامەڵەی لەگەڵا بکەین ئێستاکە دەبێ هەرێمی کوردستان بچێتەوە بۆ بەغدا ناکرێت بەغدا بێت بۆ هەولێر یعنی ئێمە هاوچەشەیەکە دەبێت بیزان من پێم سەیرە ینی ئێمە لە ساڵانی ڕابردووە لەژێر کۆمەڵێ شتی نەتەوایەتی کە دوور لە واقع و هەنێک دروشم و هەندێک سیاست هەمووی فەشەلی هێنا حکوومەتی هەرێم و بەشێک لە دەسڵاتدارن دەبێت ئێستا چاری ئێمە گەڕانەوەی بۆ بەغدا هەموو ڕێگاکان ئێستا لە ئێستادا بۆ بەغا ئەگەر فەرمو قیادەی کوردی و بە تایبەتی ئەو ڕەوتەی کە پێشڕەوایەتی ئەم بیر و بۆچووناکە کە دوور بکەوینەوە لە بەغا ئەگەر کارتێک بەدیلی ئەلتەرناتیڤێکی فەرمو بە خەڵکی کوردستانی ڕابگەێنێ ئەگەر نیشتە فەرمو بچۆرەوە بەغا وەکەوەی ئێستاکە یەکێتی نیشتمانی کوردستان ئێستاکە هەوڵێکی دەست پێ کردووە سەردانەکانی بەڕێز کاقوبات کە زمینەیەکی ڕەخساندووە ڕۆڵی بەڕێز سەرۆکۆمال لەوێ ئێستاکە ڕۆڵێکە و نوێنەرانی یەکێتی نیشتمانی کوردستان و بەشێک لەلایەنەکانی تر و هەروەها لە ئێستادا بەڕێز کاک لاهور هاوسەرۆکی یەکێتی ئێستا لە بەغایە و کۆمەڵێ گفتوگۆ و کۆمەڵێ دانوستان دەستی پێی کردووە بۆ ئەوەی ئێمە کورد پێویستمان کاک یوسفیان لە ئێستا شەقامی عەرەبی بە سونە و شیعەوە هێزە سیاسیەکان بە سونە و شیعەوە بە چاوێکی دۆستانە تەماشای کورد ناکەن بەڕاستی ئەبێ ئێمە جارێکی تر لە ئاسی هێزە سیاسیەکان و لە ئاسی حکومەتە و لە ئاسی پەرلەمانە و لە ئاستی کەسایەتی ڕۆشنبیری و ئاینیە جارێکی تر هەوڵ بدەین بینای پەیوەندیەکانمان بکەینەوە بۆی خەڵکەکەمان و هەرێمەکەمان لەم حاڵە ئەم بینای پەیوەندیانە ئەکرێت لەم چەند مانگی ڕابردوودا چەند سەردانێکمان بینی وەکو خۆشت ئاماژت پێدا بوو بێتە هەوێن بوو بێتە ڕێڕە و بوو بێتە سەرەتایەک بۆ دروستکردنەوەی ئەو پەیوەندی کە تۆ باسیەکەی لەگەڵ عێراقدا ئێستاکە قیادەی ئەوەندەی من چاودێریم کردووە من متابعی کردەوە نەش زانیاری لەبەردەستمایە سەرکردایەتی سیاسی کورد و
لە هەرەمەکەیە لە ئێستادا خەریکی بەرنمەیەکە نەک چوون تەسلیم بە بەغا ئەوە تەوزیفێکی زۆر هەڵەیە دەکرێت چون لە بەغدایە داواکانی ئێمە لە بەغدایە مافەکانی ئێمە لە بەغدایە مافەکانی ئێمە لی شوێنێکی تر نییە بۆیە ئێستاکە سەرکردایەتی یەکێتی لە هاوسەرۆکەکانەوە نوێنەرایەتی یەکێتی لە بەغدا ئێستاکە خەریکی جارێکی تر بنیادنانەوەی ئەو پەیوەندیانن و دروستکردنی دۆستایەتەکان لەوێوە دەبێت کورد ببێتەوە ژمارە بۆ ئەوی لە گەمە و هاوکێشەکانە ڕۆڵی هەبێ و دەستکەوتی هەبێ ئەجینا بەدیلێکی ترمان نییە هەر هێزێکی سیاسی و هەر حزبێکی سیاسی و هەر مؤسسەیە لە وڵاتە هەر تاچێکی کورد ئەگەر پێی وایە بەدیلمانەیە فەرموو بەدیلەکەی بخاتە بەردەست بزان چییە بەدیلی ڕفرامدۆمان تاقی کردەوە بەدیلی ئابووری سربەخۆمان تاقی کردەوە بەدیلی کۆمەڵەیە شتمان وت بەڕاستی هەمووی بەداخەوە هۆکارەکەی هەرچی بوو بێ محکوم بوو بە شکست دەبێت ئێستاکە جارێکی بینایی پەیوەندەکانمان لە بەغا کورد لە عادل عەبدولمەهدی زۆر ڕازی بوو پێ دوایە لە مستەفا کازمیش ڕازی بن خۆی کورد هەر بە تەبیعەت ئێمە بە سۆ سیاسەتەکەین ئەمە جارێ هەڵەیە لە سیاسەتە ئەوەنە دۆستایەتی و سۆزداری و ئەمانە نییە ئەمە سیاسەتە ئەمە ململانەیە ئەمە دانوستانە ئەمە ڕەفاقەت و برادری و هاوڕێتی نییە بەڵام کەسایەتی من پێم خۆش نییە کورد زۆر ئەوەنە سۆزدار بێ پێی وا بێ بەڕێز کازمیش فریاد ڕەسە و تەواو و هەموو داواکانی کورد جێبێت نە کارکتەرێکە ڕەنگە لە کارکتەرەکانی پێشوو باشتر بێت بای ئەوە هەبێ گفتوگۆی بکەین و بای ئەوە بێ پەیوەندیەکانی وە کەسایەتەکەی و دۆخەنوویەکە بقۆزینەوە بۆ ئەوی قوتی خەڵکو و ژیانی خەڵکو ئەم دۆخەنە هەمواری کە لە هەرێمە هەیە لە ڕێگای استحقاقاتی خۆمانەوە لە بەغاوەری بگرین و بتوانین هەرێمەکەمان لە داتەپینی زیاتر دەرباز بکەین و هاوڵاتیانی خۆمان لەم مەحنەتەی بێموچەیی و بێژیان و بێگوزەرانیە دەرباز بکەین ئەمەش تەنها لە ڕێگای بەغداوە ئەگینا هیچ بەدیلێکی ترمان نییە کە من دەڵێم خۆشبەختانە ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان و هێزی تریش بەو ئومێدەی برادرانی پارتیش بێنە سەر ئەوەی پێکەوە لە بەغدا ئەم پەیوەندیە چاکن کە بەشی هەرە زۆری ئێمە هو کاربووینە بۆ تێکدانی و بۆ شێواندنی چاکی بکەینەوە لەسەر دەستی ئەم پیاوە ئێستا دەرفەتەیە ڕەنگە هەندێک هێز هەن لە بەغدا ئەوان لە هەرێمی دەسڵاتە بووایە نەماتوانێت باسایی پەیوەندەکانمان چاکەین و بەڵام ئەم هەم کەسێکی تازەیە و هەم کەسێکە دەوێتی عێراق و دۆخەکە چارەسەرکە و هەم دۆستایەتیشی لەگەڵمانە هەیە ئەمانە دەتوانین ببێتە بای ئەوەی کە پەیوەندەکانی کورد چاکەینەوە ئەو کاتە دڵنیان بە قازانجی کۆمەڵانی خەڵکی کوردستان و قەوارە سیاسیەکەماندا دەشتێتەوە بەڕێز حەسەن بارام چاودێری سیاسی سوپاس کە لەگەڵمان زۆر سوپاس پێوەش ئێوەش خواتان لەگەڵ